بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. قورئانی پیرۆز لە ڤیستیڤاڵەکاندا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. ساڵانێکی کەمە و لە وەرزێکی دیاریکراودا ڤیستیڤاڵێکی گەورەی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستاندا بۆ قورئانی پیرۆز بەڕێوە دەچێت. بۆ هەردوو بواری دەنگخۆشی و جوان خوێندنەوە تەجوید و ئەم ڤیستیڤاڵە گرنگیەکی زۆری پێدەدرێت لە ڕووی ڕاگەیاندن و دیزاین و جوانکاریەوە. یەکێکی تر لە گرنگی پێدانەکان بەم ڤیستیڤاڵە ئەوەیە کە میوانانێکی نێودەوڵەتی و قورئان خوێن لە وڵاتانی جیاجیاوە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان و ئامادەی ئەو ڤیستیڤاڵانە دەبن. لەم بەرنامەیەدا دەپرسین بۆچی ساڵانە ئەم ڤیستیڤاڵانە دەهێنرێنە هەرێمی کوردستانەوە. کوردستان چه بایەخێکی بۆ نێودەوڵەتی و وڵاتانی عەرەبی هەیە؟ ئایا وڵاتانی عەرەبی و نێودەوڵەتی لەم ڤیستیڤاڵانەدا چ پەیامێکیان بۆ کورد و کوردستان هەیە؟ کورد لەم ڤیستیڤاڵانەدا دەتوانێت چ پەیامێکی گرنگی خۆی بدا بە گوێی نێودەوڵەتیدا؟ ئاستی قورئان خوێنانی کورد لەکوێی قورئان خوێنانی وڵاتانی تردایە؟ ئایا کورد توانیوێتی قورئان خوێنی وا پێ بگەێنێت کە بینێرێتە ڤیستیڤاڵە نێودەوڵەتیەکانی دەرەوەی کوردستان؟ بەڕێزان لەگەڵ میوانەکەم مامۆستا شێخ حوسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی تاوتوێ ئەم پرسە دەکەین و پاش ناوبڕێک دێمەوە لاتەن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا شێخ حوسێن زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باس و خواز. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانم بایەخی ئەم ڤیستیڤاڵانە یام هۆکاری ئەنجامدانی ئەم ڤیستیڤاڵانە کە ساڵانە بۆ قورئانی پیرۆز ساز دەکرێن لە هەرێمی کوردستان لە چیدایە و هۆکارەکەی چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری نازدار حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم و بۆ سەرگیانی خانەوادەی پاکی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دەرفەت و چاوپێکەوتنە. بەڕاستی ئەم فستیڤاڵاتانە کە ئەکرێ لە سەرتاسەری عالەمی ئیسلامیە وجودی هەیە لە مانگە پیرۆزەکان و کاتە پیرۆزەکانە لە مانگی ڕەمەزان و لە کاتە جیاجەکانی ترا یادی مەولودی نەبەوی زۆرێک لە وڵاتانە پێی هەڵەسن بە تایبەتی وڵاتی ئێران و وڵاتانی مالیزیا شەرقی ئاسیا بڵێن مالیزیا و ئەندۆنیسیا و هەندێک لە وڵاتانەی تر حتا وڵاتە عەرەبیەکانیش ئێستا تایە ئەنجام دەدرێت و لە تورکیا و لە شوێنانی تریش ئەکرێ حتا تەنانەت پلی کێشاوە بۆ وڵاتە ئەوروپیەکان ئەوانەی کە جالیاتی ئیسلامی تایە ئێستا الحەمدولله دەنگی قورئان ئەگات بەو شوێنانش. گرنگی ئەم فستیڤاڵاتانە لەوایە کە ئەم فستیڤاڵاتانە زیاتر کولتوری وڵاتان بە یەکتر ئەناسێنێ و هەمویان لەسەر یەک سفرە کۆ ئەکاتەوە کە ئەویش قورئانی پیرۆزە. بەڕاستی قورئانی پیرۆز بۆ خۆی وای کردووە کە گەلان بگەن بە یەک و ببێ بە خاڵی هاوبەش بۆ هەمویان. بۆیە ئەم فستیڤاڵاتانە کە ئەکرێ لە کوردستان خۆشبەختانە فستیڤاڵی ئێمە کە یەکەم ساڵێتی بە ناوی مەزامیر پێشتر فستیڤاڵی خاڵمان هەبوو، فستیڤاڵی خاڵیشی کێکە لەو فستیڤاڵە بە ئەزمونانەی کەوا ساڵانی پێشوو و ئەم ساڵیش هەر دەوری ئەبێ. فستیڤاڵی بەناو مەزامیر لە ڕێگەی بۆچی بۆ ئەم ڤیستیڤاڵی ئەم ساڵ کە ناوی مەزامیرە لەگەڵ ڤیستیڤاڵی خاڵدا یان ڤیستیڤاڵی ئەوین و ڤیستیڤاڵەکانی تردا جیاوازە؟ فستیڤاڵەکان تەنها جیاوازیەکەی لە ناوەکەیدا یان بۆ نمونە چه پەیامێکی جیاوازتر یا خاڵێکی جیاوازتری تێدایە؟ تەعەدود و زیاتر وجودی چەند جۆرێک لەو فستیڤاڵاتانە یان چەند دووبارە بوونەوەیەک لەم فستیڤاڵاتانە بۆ خۆی چالاکیەکی گەورەیە کە ئەوەی بۆی قەتیس نەبێت لە یەک شوێن لە یەک لایەن لە یەک ڕێکخراو لە یەک بۆی لە کاتە جیاجەکانە بەردەوام ئەم قورئانە هەر بدرێ بە گوێی خەڵکا. ئێستا لەوە چێک کەسانێک بڵێن بۆچی ئەم فستیڤاڵە لەم نزیکانە و دو ئەوش خاڵ ئێمە ژەڵێن قورئان بەردەوام
حەق بدرێ بەگوێی خەڵکا و کۆمەڵێک میوانەکان لەوە چه میوانەکانی ئێمە لەگەڵ ئەوانی ئەوانە جیابن نەک لە ڕووی ئەوەوە کە هەمووی دەنگیان خۆشە هەمووی ئەهلی قورئانن هەموو کەسانی پسپۆڕن لە بواری قورئانە بەڵام ئەوەیە کە بەردەوام تۆ ئەبینی کە لە بوارە جێژەکانی ترا چالاکی بواری هوەری بواری وەرزشی هەیە بەڵام سیرەکەی جانبە قورئانەکە زۆر کەمە بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە چۆن فیستیڤاڵی خاڵ هەیە و چالاکێکی زۆری هەیە ئەوەی ئێمەش بێتە کایەوە و ئومێدەوارین هی تریش بێتە کایەوە لە شار و فیستیڤاڵی خاڵ بیرۆکەی کێ بوو بیرۆکەی چه وڵاتێک بوو فیستیڤاڵی خاڵ ئەوەکەوەی ئەوەی من ئاگادارم سنتەری گەشەپێدان و چالاکی لاوان ئەوان تەبەنی ئەم فکریان کردووە مەزامیر یەکەم جارێتی ئەنجام ئەدرێ دامەزراوەیەکمان هەیە ئەمە دامەزراوەیەکی ناحکومیمان هەیە لە پارێزگای هەڵەبجە بە ناوی مەزامیر ئەم وشەیەش بۆی بۆ بینەران و خۆشەویستان ڕوون ببێتەوە مەزامیر یعنی چی مەزامیر لەو فەرمودەی پێغەمبەرەوە صلی الله عليه وآله وسلم وەرگیراوەکە بە ئەبوو موسای ئەشعەری هاوڵی دەنگخۆشی خۆی فەرمێ لقد أوتيت مزمارا من مزامير آل داود مزمار پێم وایە دەنگخۆشیە ئەو دەنگ و ئاواز و سەدایەکە ئەو کەسە لەو کاتاکە قورئانەکە ئەخوێنێ ئەدایەکە بەم ناوەتانەتوانی بۆ وشەیەکی جوانی کوردی ڕەسەن کە داتاشرا بەیان بگونجێ لەگەڵ مەزامیرە وەڵاهی زۆرمان بیر کردەوە لەوە حتا خاڵ وشەیەکی کوردی جوان بەڵێ بە ناوی پیاوێکی گەورە و یەکێک لە زانە هەرە گەورەکانی کووردە بەڵام مامۆستا پێم خۆشە بزانم ئێمە بەردەوام گوێمان لە قورئانی پیرۆزە بێ سەدان قاری و قورئان خوێنی دەنگخۆش و قورئان خوێنی ڕەوانیشمان هەیە بۆ نمونە لەم فیستیڤاڵانەدا دەتانەوێت یان بۆ منە ئەوەی کە بیرۆکەی ئەم فیستیڤاڵی لە هەڵگرتووە و بیرۆکەی خاوەنی بیرۆکەی ئەم فیستیڤاڵەیە دەیەوێت چه پەیامێکی قورئان بە ئامادەبوان و بە نوێنەری وڵاتان بگەێنێ چ شتێک ماوەتەوە کە لەم فیستیڤاڵا پێویستە لە ڕێی قورئانەوە بە گوێی ئامادەبوان و هەڵگرانی ئەم بیرۆکە و نوێنەرانی وڵاتانی تریشدا بدرێ تاکە لە کۆی کۆمەڵێک ئەهداف و ئامانج کە بمانەوە پێی بگەین لە هەمویان لەسەروی هەمویانەوە ئەوەیە کە ئێمە وەکو گەلی کورد خۆمان وان نەکەین کە بڵین کە ئێمەش لە دواوی ئەو وڵاتانین کە دایمەن ئەم فیستیڤاڵاتانە تا بەرامە هێنرێ و بەردەوام ئەکرێ بەڵکو هەدەفی ڕئیسیمان ئەوەیە عالەمی ئیسلامی ئاشناکەین بە گەلی کورد و کوردستان دەرگای کوردستان واڵاکەین بە ڕووی عالەمی ئیسلامیەوە جیهانی دەرەوەی ئیسلامی کە کوردستان هیچ کەمتر نییە لەوان و قورئان خوێنی باشیان هەیە و قورئان خوێنی بە ئەزمون و بەتوانایان هەیە ئەتوانن شان بەشانی ئەوان هەم لە پێشبڕکێ نێودەوڵەتەکان و هەم لەم فیستیڤاڵ و میهرەجان و ئاهەنگە نێودەوڵەتیانی کە سەرتاسەری جیهانی ئیسلامی ئەنجام ئەدرێ و بەڕێوە ئەچێ تایە بەشدار بن بەندە وەکو کەسێک کە چەند ساڵێکە ئەزمموی هەیە لە بواری قورئان خوێندندا لە بواری تیلاوە و تەحقیقا چەند وڵاتێک گەڕاوین وەکو نوێنەری گەلی کورد و وڵاتەکەی خۆمان بەجلی کوردیوە و زۆر بە فەخر و شانازیەوە نوێنەری وڵاتەکەی خۆمان بووین گەڕاوین بە وڵاتانی ترا و بەردەوام الحەمدولیلا داوەت نامە و بانگێژنامەمان بۆ ئەنێرێ و بۆی بەشدار بینتیایە یەکێکی تر لە ئەهدافەکانی ئەوەیە کە من خەڵکانێک بانگەکەم بۆ وڵاتەکەی خۆم بتوانم منیش کۆمەڵێک کەسانێک بنێرم بە دەرەوە سبەینێ ئەگەر لە وڵاتێکی عالەمی ئیسلامی فیستیڤاڵێک کرا لە هەر بوارێکە ئەبینیت لە بوارەکانی وەرزش و هونەرە فیستیڤاڵات ئەکرێ گەلی کوردی تیا بەشدارە بە خۆشحاڵیەوە با لە بواری قورئانیشا هیچ ینی لەوە کەمتر نەبێ گەلی کورد و قورئان خوێن و قورئان دۆستان و قوتابیانی قورئان لەو فیستیڤاڵ و ئاهەنگ بۆ ئێمە تا ئێستا لە نێو میلەتی کووردا توانیومانە قورئان خوێنێکی باش و شارەزامان هەبێ کە وەکوەڵێ لە ئاستی قورئان خوێنای نێودەوڵەتیا بێ و ئێمە لە فیستیڤاڵەکان بە تایبەت ئەوانەی لە دەرەوەی وڵات دەکرێن لە دەرەوەی وڵاتی کوردستان شانازیان پێوە بکەین یانە الحەمدولیلا ئێستا لە شاری سلێمانی و لە شاری هەولێری خۆشەویست و لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست دەیان قورئان خوێنمان هەیە دەیان تەجوید زانمان هەیە دەیان کەسانمان هەیە کە ئەتوانین زۆر بە شانازیەوە بیان نێرینە دەرەوە بۆ وڵاتانی دەرەوە هەم لە بواری حفظ و هەم لە بواری دەنگخۆشیە و هەم لە بواری چالاکیەکانی تری قورئانەوەکو ئاهەنگ و فیستیڤاڵ و بۆنەکان کە زۆرێک لە وڵاتان تایە بەشدارین زۆر بە شانازیەوە هەمانە و ئەتوانین پشتیان پێ ببەستین
ڕوومان سپیکەن بچنە ئەو وڵاتانە بە دەنگی خۆشیان و بە حفزیان بۆ قورئانی پیرۆز بەشدار بن لەو شوێنانە. بەڵێ ئێوە تا ئێستا لە چه وڵاتێکی دەرەوەی وڵاتی کورداندا بەشداری ئەم جۆرە فیستیڤالانتان کردووە و وەکو قورئان خوێنێکی کورد لەو فیستیڤالاندا دەرکەوتون؟ لە ساڵی 2012 بەندە سوپاس بۆ خی پەروەردگار بەشداریم کرد لە یەکێک لە فیستیڤالە نێودەوڵەتە جیهانیەکان کە لە وڵاتی هند ئەنجام درا، لەوێ بەشدار بووم و هەروەها لە وڵاتی ئێران چەند جارێک 5-6 جار داوەتنامە بانگهێشتنامەم بۆ هاتووە و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکیشدا هەم بەشدارە بین لە چەند فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە وڵاتە و هەروەها لە وڵاتی ئەردەن بەشداریم کردووە لە پێشبڕکێکی بڵین پێشبڕکێکی نێودەوڵەتی کە لە وڵاتە کراوە. سوپاس بۆخوا من پلەی یەکەمم بەدەستێنا و برای بەڕێزمان دکتۆر کۆچەر پلەی دووەمی بەدەستێنا. لە ئاستی ئەردەنە لە ناو کوردەکانە قوربان ئەم پێشبڕکەی کە لە وڵاتی ئەردەن کرا ساڵی 2015 بەڕێوەچوو لەلایەن حکوومەتی ئەردەنیەوە و لە ڕێگەی کەناڵی ئاسمانی مەلەکی ئەردەنیەوە ئەم فستیڤالە ئەم بڵین ئەم پێشبڕکەیە ئەنجام دراوە و کۆمەڵێک جالیاتی مسلمان لە وڵاتی ئەردەنا وجودیان هەبوو، لەوانە فەلەستینی و وڵاتانی تر عالەمی ئیسلامی. ئێمە بەشدار بووین لەگەڵ ئەوانە کە نزیکەی 15 قورئان خوێنێکی تیا بوون، هەمویان لە ئاستی بەرزابوون و بەشدار بووین. تەوەرەکە بوو بە دوو بەشەوە، بەشێک لە قورئان خوێنەکان کە لەسەر وڵاتی ئەردەن حسێب بوون و ئەردەنی بوون، ئەمە بەشێک بوون لە فیستیڤاڵە لە پێشبڕکێکە و لەسەر ئاستی وڵاتی ئەردەن یەکەم و دووەم و سێمیان هێنا. ئێمە کە نێودەوڵەتی بووین و کۆمەڵێک خەڵکی بیانی بووین لە دەرەوەی وڵاتەکەەوە هاتبووین، کۆمەڵێک قورئان خوێن بوون لەسەر ئاستە نێودەوڵەتێکە ئێمە پلەی یەکەممان بەدەست هێنا. سوپاس بۆخۆ. ساڵانە بۆ نمونە قورئان خوێنانی ئەردەنی بێ یان کوردی بێ یان هەر شوێنێکی تر، ئایا هەر ساڵی لە وڵاتێکە ئەم نوێنەرانی ئەم وڵاتانە ئەم میلەتانە لە یەک شوێنە کۆ دەبنەوە و وەکۆڵە یەک فیستیڤال لە ساڵێکدا دەکرێیانە؟ وڵاتان هەیە چالاکیەکانی لە ڕووی فیستیڤاڵیوە زۆرە، جاری وایە ساڵی وایە توانێت دووسێ فیستیڤال بکە لەبەرەوەی تێچوویەکی مادی زۆری تێچێت. زۆرجار لەبەرەوەی ئەو میوانانە دێن کۆمەڵێک مەسروفات و تێچووی تێئەچێ دەبێت لە ئەستۆ بگیرێت. تێچووی ئەم فیستیڤاڵان لە ئەستۆی کێیە؟ زۆر جار وەڵاهی خێرخوازان. ئیسا من حەزەکەم لێرە ئیشارەت بەوەیە ئەم کۆبوونەوەی کە ئەکرێ خێرخوازی بۆ نمونە ئەو شوێنەی کە تێیدا فیستیڤالەکە ئەکرێیان بۆ نمونە هی هەموو وڵاتانی تر. بۆ نمونە کورد گە فیستیڤال ئەمساڵ لە هەرێمی کوردستاندا بکرێ، تێچووی ئەم فیستیڤاڵە لە ڕووی کرێی هۆڵ و نازام دابینکردنی شوێن و ئەم شوێنە شتانەی ترەوە. کورد خێرخوازانی کورد و ڕێکخراوەکانی کورد دابینیەکەن یام هەموو وڵاتانی تر؟ نەخێر، هەر خێرخوازانی گەلی کورد دابینی ئەەکەن. ئێمە بەپێی تێچوو و کەشفێک پێمان بوو لەگەڵ ئەو برایانەی کە لە هەڵەبجە لە دامەزراوەی مەزامیر وەکو باسم کرد کە فیستیڤاڵەکەش بەناوی ئەوەیە کە برایانی بەڕێزم وەکو مامۆستا گۆران قورئان خوێنی شاری هەڵەبجە، مامۆستا هاودەنگ و یەک دوو برادەری تر لەگەڵ یابوون. ئێمە داوامان لە کۆمپانیاکان کردووە، داوامان لە سەرمایەدارانی کوردستان کردووە، هەبووە توانیوتی بێتە پێشەوە کەم تا زۆر هاوکارمان بێ و ئێمە وامان کردو کە بزانین تێچووی وەکو ئەو کەشفە دەری خستووە تێچووی ئەم فیستیڤاڵە حدود لە 25 میلیۆن بۆ 30 میلیۆن دیناری تێچووە. دابەشمان کردووە سەر ئەوەی کە ئیشەکان چۆن ئەکرێ. بۆ نمونە کرێی قاعە و تێچووی بلیتی تیارەی میوانەکان و تێچووی مەسەلەن خواردن و خەوتنیان. من لێرەوە ئەمەوێ ئاماژە بەوە بکەم کە ئەو سوپاسێک و ڕێزێک و حورمەتێکم هەبێ بۆ ئەو کۆمپانیانەی کە بەشدار بوون لەوانە کۆمپانیای حەج و عەمرەی پارەزان و ئەحفاظ سەلاح الدین و شەنی تراڤڵ و هەروە ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابی کاگیاسین بەڕێوەبەری کۆمپانیای بەڕێز کە توانی میوانەکان بگرێتە ئەستۆی خۆی. بۆ نمونە ژمارەی ئەندامانی بۆ نمونە ئێوە وەکو ڕێکخراوێکی کوردیاک و قورئان خوێنانی کورد بچنە دەرەوەی وڵات چەندەوە ژمارەی هاتوانی وڵاتانی تر بۆ هەرێمی کوردستان چەندیانی ئەم هەموو میوانە لە بلیتی فڕۆکە و بەکرێگرتنی ئوتێل و خواردن بۆ منە ئەمە دابین ئەکرێیانە؟ بەڵێ دابین ئەکرێت چونکە عەدەدی میوانەکان مەحدودە لە ڕێژێکی وایە نییە، ینی خۆی ئەبینێتەوە لە 5 کەس بۆ 10 کەس بۆ 7 کەس لەوەندا بەپێی هەڵبژاردننی قاریئەکانە. قاریئەکان هەر وڵاتێک باشترین قاری ئەو وڵاتە هەڵئەبژێررێ
و ئەوان کابن بە نوێنەری وڵاتی خۆیان وێنە وڵاتی کوردستان لە لای ئێمە چاوێن ئەکەوێ بە قاریەکانی ئێمە وەلیقا و دیبیت و چاوپێکەوتن و قسە لەگەڵ یانە ئەکرێ بۆی قاریەکانی کوردی خۆمان بەوان بناسێنرێ و ساڵانی داهاتوو ئینشاءالله پەیوەندیمان زیاتر لەگەڵیانە بە قووەترە بێ و بۆ ئەوی ئێمەش بتوانین قورئان خوێنانی خۆمان بنێنینە دەرەوە و لەو وڵاتانە ئیتر چ لە بواری پێشبڕکێ بێ و لە چ بواری ئەوە بێ کە ئاهەنگ و فیستیڤاڵاتی نێودەوڵەتی بێت یایە بەشدار بن. ئەی قورئان خوێنانی کورد کاتێک ئەچنە دەرەوەی وڵات وەکوڵێ مەسروفات و تێرچووی سەفەرەکەیان هەمووی لەسەر ئەوانە بەڵێ لەسەر ئەو بەڵێ باشە ئێوە کە لە وڵاتانە فیستیڤاڵەکەن وەکو قورئان خوێنانی کورد دەرەکەون توانیوتانە چ پەیامێک بە مسلمانانی وڵاتانی تر بگەێنن؟ وەڵاهی ئێمە کە بەشدار بووین منیش و ئەو برایانەی تریش کە تا ئێستا بەشدار بوون لەو فیستیڤاڵاتانەی کە لە وڵاتانی دەرەوە کراوە هەمیشە ئامانجمان پاش ڕەزامەندی خوا و بۆ خوا خوێندن ئەم قورئانە و بەشداری کردنتیایە تەنها ئەوە بووە کە ئەوە بگەێنین بە وڵاتانی تر کە گەلی کورد لە گەلانی تر کەمتر نییە لە ڕووی قورئان خوێنەوە و ئومێدەوارین ئینشاءالله زیاتریش پەرەبسێنێ و من شتێکم هەیە بیڵێم لێرە ئەوش ئەوەیە الحەمدولله لەم ساڵانەی دواییە بەهۆی ئەو هەموو خولەی کە کراوەتەوە بۆ فێربوونی ئاوازەکانی قورئان و بۆ فێربوونی ئەوانە کۆمەڵێک گەنجی دەنگخۆش و قوتابی قورئان هاتوونەتە پێشەوە و الحەمدولله قاریئی باشیان تیا دەرکەوتووە و من باز لەوە ئەکەم کە ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکە قاریئی زۆر باشمان لێ پیا ئەبێ و پەیدا ئەبێ و دەرئەکەوێ کە هیچ کەمتر نەبێت لەو قاریانەی کە لە وڵاتانەی کە بتوانێت شانبەشانی ئەو قاریئە گەورانەی لەو وڵاتانە ئەخوێنن بتوانێت لە شانبەشانی ئەوانە بخوێنێ و الحەمدولله ئێمە من ئەمەوێ باسی ئەوەش بکەم کە ئەم قورئان خوێنان نێودەوڵەتیانە چۆن بانگهێشت کراون. طبعا ئێمە بەپێ ئەوەی کە لەگەڵ دامەزراوی مەزامیرە چەند دانیشتنێکمان کردووە گەیشتوونەتە ئەو قەناعەتەی کە ئەم قاریئانە شیاون بۆ ئەوی بێنە کوردستان و خەڵک گویان لێ بگرێ. الحەمدولله یەکێک لەو قاریئانە کە بۆ یەکەم جارە دێتە وڵاتی کوردستان کە یەکێک لە قاریئە زۆر بە تواناکانی وڵاتی ئێران ئەویش مامۆستا حامید شاکر نەژادە کە ئینشاءالله ئەمڕۆ ئەگاتە شاری سلێمانی وەسبەینیش قورئان خوێنی بەناوبانگی وڵاتی میسر مامۆستا دکتۆر عەبدولناسر حەرەک ئەگاتە شاری سلێمانی لەگەڵ قورئان خوێنی نێودەوڵەتی وڵاتی پاکستان قورئان خوێنی بەتوانە مامۆستا ئیبراهیم کاسی هەروەها قورئان خوێنێکی تریشمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا محەممەد ئەمین ئەسەدی ئەویش یەکێک لە قورئان خوێنە بەتواناکان ئینشاءالله ئەویش سبەینێ پێی ئاشنابی. ئەمانەی ئێران هیچیان کورد بوون؟ بەڵێ ئەمەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە لە شاری سنەی خۆشەویستەوەیەت بەشدار ئەبێت لێرە. بەڵێ مامۆستا ئەو لیژنەی کە بۆ نمونە قورئان خوێنەکان هەڵدەسەنگێنێەوە پلەی یەکەم و دووەم بە قورئان خوێنەکان ئەدا لەسەر چ پێوەرێک هەڵبژێراون؟ ئایا هەر نوێنەری هەر وڵاتێک ئەندامە لەو لیژنەیە یان بۆمنە هی یەک وڵاتی دیاریکراون لیژنەکە شتێکی دیاریکرا و نەگۆڕە؟ ببوورە ئەمەوێ ئەم چەمکە ڕاستکەمەوە بۆ خەڵکی و بۆ بینەران و بۆ هەموو دۆستێک ئەبێ ئەوە بزانرێت کە فەرق لە بینی پێشبڕکێ و فیستیڤاڵا بکرێ. عادەتەن پێشبڕکێ لوجنەیەکی ئەوێ و ئەم لوژنەیە ئەبێ کۆمەڵێک دادوەر لەخۆ بگرێ بۆ ئەوی هەڵسەنگاندن بۆ قورئان خوێنەکان بکە. بەڵام فیستیڤاڵ وانە فیستیڤاڵ کۆنسێرتە بۆ کۆمەڵێک قورئان دۆست ئەوانەی کە لە ئەزمونێکی زۆریان هەیە لە قورئانە و پلەی نێودەوڵەتیان لەسەر ئاستی جیهانی و نێودەوڵەتیان پلەیەکیان هێناوە هەریکێک نوێنەری وڵاتی خۆیانن بەشدار ئەبن لەبەرەوەی ئەمەی ئێمە ئەیکەین و ئەمەی خاڵیش هیچ فەرقیان نییە هەمووی کۆنسێرتە و فیستیڤاڵە نەک پێشبڕکێ نەدەکرا هەردووکیان بۆ نمونە ئێستا وەگەزانین مەزامیر و خاڵ لە ماوەیەکی نزیکە لەوە چێ ماوەیەکی کەمیش لە نێوانیان ئابێ ئەنجام ئەدرێن لە شاری سلێمانی نەئەکرا هەردوو فیستیڤاڵەکە کۆ بکرێتەوە هەموو هێز و وزە و توانای هەردوو لە فیستیڤالێکدا ڕێک بخرێت و فیستیڤالێکی جوانتر و سەرکەوتوتر بە خۆشمان و بە دەرەوەش پیشان بدەین. بەڵێ ئێمەش و فیستیڤاڵی خاڵی شەوانی کە هەڵسوڕێنەرانی ئەو فیستیڤاڵن هەمومان یەک هەدەفمان هەیە هەدەفمان تەنها ئەوەیە کە ئێمە قورئان بدەین بەگوێی بیسەران و
خۆشەویستان و قورآن دۆستاندا جا ئەگەر کاتەکانی جیاواز بێ و باە کاتەکانیشیان لە یەک نزیکەوە بێ ئێمە هەمومان هەر یەکە دەفمان هەیە هەمومان ئیشمان بۆ قورآنە بۆ مەسەلەی دەنگخۆشی و ئاوازەکانی قورآنی پیرۆزە لەبەر ئەوە فیستیڤاڵی خاڵ لەوە چێ بە شێوەیەکی کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەتی خۆی دابەزێ بۆ ئەو کاری کە خۆی ئەیکا و ئەوەی ئەمەش کۆمەڵی یاسا و ڕێسای خۆمان هەبێ بتوانین فیستیڤاڵەکەمانی پێ پەرە بسێنین و دوو فیستیڤاڵ لە یەک کاتی نزیکە پێم وایە شتێکی زۆر باشە نەک بە پێچەوانەوە خەڵکانێک بە شێوەیەکی تر لێی تێبگەن بەڵکو لە دوو کاتی جیاوازە کە پێم وا بێ نزیکەی هەفتەیەکیان بینە خەڵکی زیاتر هۆگری قورآنە بن و کۆمەڵێک دەموچاوی یعنی لە یەک جیاواز ئەبینن و کۆمەڵێک قاری زیاتر ئەبینن ئاشنا ئەبن پێی ئەو میوانانەی کە بۆ نمونە بۆ فیستیڤاڵەکەی جەنابتان ئامادە بوون یان بۆ منە ئەو بەشدار بوو قورآن خوێنانی کە لە فیستیڤاڵی مەزامیرە ئامادەیان ئەبێ بۆ نمونە لە فیستیڤاڵی خاڵیشە ئەکرێت دەربکەونەوە و دەموچاویان خەڵک بیبینێتەوە یان ئەوانیش میوان و بەشداربووی جیای قورآن خوێنەکان یان فەرمووی بۆ نمونە ئێستا کۆمەڵی میوان لە دەرەوە هاتوون وە کۆمەڵی قورآن خوێنیشمان هەیە لەسەر بۆ منەدان قورآنە خوێن بۆ ئەو خەڵکە بەڵێ لە فیستیڤاڵی خاڵا دەرکەونەوە ئەمانە ئاساییانە نەخێر وەکو میوان و خەڵکی ئاسایی بچێ دانیشە گوێ بگرێ کارێکی ئاساییە ئەو میوانانەی لە ناو هەرێمی کوردستانن ئەچن لە فیستیڤاڵی مەزامیر دائنیشن و گوێ ئەگرن لە قاریەکان زۆر احتیادیە و زۆر ئاساییە کە بچن لە خاڵی شادانیشن و گوێ بگرن ئەوەی کە لەسەر مانەسەکە کۆمەڵی میوان وەکو لیژنە یا وەکو هەڵسەنگێنەر دانیشتون و کۆمەڵێک کەسیش قورآنە خوێندنەوە ئەمانەتر مافی بەشداربوونیان لە خاڵا نابێ نەخێر چونکە ئەم میوانانەی کە هاتوون لە لای ئێمە بۆ نمونە کۆمەڵێک میوانن لە میسر و لە پاکستان و لە عێراق و ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات و لە ئێرانەوە کە دێن ئەمانە کاتی محەددیان هەیە بۆ نمونە هاتوون 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژ لێرن و ئەگەڕێنەوە لەو ئەچە فریای خاڵ نەکەون و خاڵ کۆمەڵێک میوانی تازەی داوت کردووە جگە لەو میوانانەی من کۆمەڵی قورآن خوێنی تری داوت کردووە کە لەوێ ئەوانیش لە کاتێکی محەدددا دێن و ئەگەڕێنەوە لەبەرەوە ناکرێ ئەمان بمێننەوە تا ئەو کاتە و ئەوان بە بانگهێشتێکی جا بانکراون ئەوانەی ئێمەش بە بانگهێشتێکی جا بانکراون بەڵام وەکو خەڵکە ئاسایەکە ئەتوان بۆ هەردوو لا بڕۆن و گوێ بگرن ئەمما وەکو میوانان و قورآن خوێنان کە لەسەر مەنەسەکە قورآنە خوێنن نەخێر بەڵێ مامۆستا جەنابەت ئاماژەت بەوە کرد کە جیاوازی فیستیڤاڵ لەگەڵ پێشبڕکێ ئەوەیە کە فیستیڤاڵ لیژنەی هەڵسەنگێنەر و دیاریکردنی پلەی یەکەم و دووەمی نییە بەڵام ئەوەی کە دێتە سەر مەنەسە و وەکو قورآن خوێنێک داتووە دەنگ و جوان خوێندنەوەی قورآانی خۆی تاقیە کاتەوە و قورآن بۆ خەڵک دەخوێنێ ئەمە پێویستە بە کۆمەڵێ مەرج یا بە پێوەرێک هاتوێتە سەر ئەم مەنەسەیە قورآن بخوێنێ مەرج و پێوەری وەرگرتن یان بۆ من هەڵبژاردننی ئەم قورآن خوێنانە چییە؟ مەرجەکان ئەوەیە یەکەم ئەم کەسە کە قورآنە خوێنێ تەجویدێکی مەزبوط بزانێ و دەنگێکی بە فیلتەرێکا ئەمانی کە ئێستا ئێمە دێن بۆ لای ئێمەەوە ئەچن بۆ ئەوەی خاڵیش و ئەمانێ هەمویان قورآن خوێنانی بەناوبانگی وڵاتەکانی خۆیانن بەم فیلتەرانە دەمێک ساڵە تێپەڕیون هەمویان پلەی یەکەم و دووەم و ئەوانیان هێناوە لەسەر وڵاتانی جیهان پێچگەلەوەی لەسەر وڵاتانی خۆیان پلەی یەکەمیان هێناوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش هەمویان پلیان هەیە و هەمووان معروفن بۆ نمونەیەکێک لەوانە شێخ عەبدولناسر حەرەک قاریئی بەناوبانگی وڵاتی میسر کە زیاتر لە 23 وڵات گەڕاوە وەکو فیستیڤاڵ و میهرەجانات کە ڕۆیشتووە بەشداری تیا کردووە حامید شاکر کە قورآن خوێنێکی بەناوبانگی وڵاتی ئێرانە یەکێکە لەوانەی کە لەسەر ئاستی جیهان پلەی یەکەمی بەدەستێناوە هەروەها شێخ ئیبراهیم کاسی و قاریئەکانی تریش یعنی ئەمانە بە کۆمەڵێک فیلتەرا ڕۆیشتون و ڕێکە پێدراون کە لەسەر ئاستی نێودەوڵەتی قورآن بخوێنن و هەمویان قورآن خوێنی نێودەوڵەتی و جیهانی باش مامۆستا نهێنی یام هۆکاری دووبارە هێنانەوەی ئەم بەڕێزانە بۆ منە هیوای هەیە 2-3 جار پلەی یەکەم و نازناوی یەکەمی بەدەستێناوە جارێکی تر هۆکار چییە کە دەهێنرێتەوە سەر مەنەسە وەکوەڵێ ڕێگە چۆڵ ناکرێ گەنجێکی تر یا قورآن خوێنێکی تر ئەم هینەی پێ بدرێ ئەم شانسەی پێ بدرێت کە ئەمیش بێتە سەر مەنەسە و هیچ نەبێت لەم فیستیڤاڵات بێتە پلەی یەکەم یا دووەم یا سێم بەڵێ یەکێک لەو هۆیانە بۆ نمونە قورآن خوێنانمان هەیە قورآن خوێنی بە ئەزمونمان هەیە بۆ نمونە یەکێک لە وڵاتەکانی وەکو وڵاتی میسر کە ئەوان دائیمەن قورآن ئەنێرن بۆ دەرەوە بعکسە وەک لەوەی قورآن خوێن وەرگرن ئەوان پیان ئەوترێ وەکو وتراوە ئەڵێن میسر دەولەت القوڕاءە لەبەرەوە کە دەولەت القوڕاءە
قورآن خوێنێکی زۆری هەیە هەموو قورآن خوێنەکانیشیان لە یەک ئاستان نین هەمویان لە یەک ئاستانین نە لە ڕووی دەنگەوە نە لە ڕووی قورآنەوە نە لە ڕووی تەجویدەوە کۆمەڵێک قورآن خوێنی بەناوبان کاتی خۆی لە ساڵەکانی کۆنا لە بیدایەتی سەدەی بیستەمەوە قورآن خوێنی زۆر بەناوبانگیان تیا هەڵکەوتووە لە کۆنەوە یعنی وەکو کامل یوسف بەهتیمی شێخ مستەفا ئیسماعیل وەکو شێخ عەتا دێتە سەرەوە عەبدولباست و منشای و ئەمانە جا ئەم قورآن خوێنانە بۆ دووبارە ئەبنەوە جاری وایە یەک قارێ یەک قورآن خوێن لە وڵاتی میسر سەرەکەی دوو جار هاتۆتە ئەم وڵاتە بۆ لەبەر دەنگخۆشی و لەبەر هۆگری خەڵکی بەدەنگی ئەو و لەبەر داواکردن و زیاد تەڵەبیات لەسەر ئەو قورآن خوێنە ئەمما وەکو قورآن خوێنی کورد ئێمە ئینشاءڵڵا وامان داناوە لە ساڵانی ئایندا قورآن خوێنە کوردەکانی خۆمانی ناهەی هەر چوار پارچەی کوردستان ئینشاءڵڵا بێبەش نەکەین ئەوانەی کە ئەتوانن و لەو فلتەرەی قورئانی کە هەبێ هەموو قورآن خوێنێک بەو فلترا بڕوە کە لە بواری دەنگخۆشی و تەجوید و وەقف و ابتیدا و مەخارجی حروف و وەکو قاریئێکی کە ئەزمونێکی هەیە و پلەیەکی باڵای هێناوە هیوادارین ئینشاءڵڵا ئەوانش بێنە ناو ئەم ئیشەی ئێمەوە و ئەم فیستیڤاڵاتانەی تریش کە لە شارەکانی تر و لە ئایندا لە هەولێر ئەکرێ لە هەڵەبجە ئەکرێ لە سلێمانی ئەکرێ و لە کەرکووک لە شارەکانی تری عێراقیشا ئەکرێ هیوادارم کوردی لێ بەبەش نەبێ و من لێرەوە ئەمەوێ ئەم قسەیە بدەم بە گوێی وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێم من ئەڵێم هەموو ساڵێ لە مانگی شەعبان مانگێک پێش ڕەمەزان گەورەترین پێشبڕکێی نێودەوڵەتی ئەکرێ لەسەر ئاستی هەموو جیهانی ئیسلامی تاکە وڵاتێک کە لێی بێبەشە وڵاتی کوردستانە من ئەڵێم لێرەوە داواکەم لە حکوومەتی هەرێم بۆچی بێبەشە ئێوە بۆ تا ئێستاوەکو چۆن بەشداری فیستیڤاڵی ئەم جۆرە فیستیڤاڵانەکەن بۆچی لەو فیستیڤاڵ نێودەوڵەتیان نوێنەرتان نیە ئامادەیتان نییە ئامادەی ئێمە و بێنێ نوێنەری ئێمە لەو فیستیڤاڵاتانە بۆ ئەوە گەرێتەوە حکوومەت نەیتوانیوە پەیوەندیەکی وا کە وەک لە بواری دیبلۆماسی و بواری کۆمەڵایەتی و بواری اقتصادی بەستوێتی لە بواری ئاینیەکە شاکارێکی وا بکە کە چونکە خۆت ئەزانی کە تۆ بەشدار ئەبی لە پێشبڕکەیەکی وەکو مسابقاتی بین المللی وڵاتێکی وەکو ئێران ئەم مسابقاتانە بەپێی وڵاتەکە ئەبێت کە عێراق و کوردستان تا ئێستا وەکو دەوڵەت دەناسراوە لەبەرەوە ئەوان یەکسەر پەیوەندی ئەکەن بە وەزارەتی ئەوقافی عێراقیەوە یان بە وەقفی شیعی و وەقفی سونیەوە ئەوان قورئان خوێنێک هەڵەبژێرن بۆ ئەم بوارە یا حافزێک هەڵەبژێرن بۆ ئەم بوارە تا ئێستا حکوومەتی هەرێم بە فەرمی کارێکی نەکردووە کە بتوانێت داوا بکات لە حکوومەتی عێراقی ساڵانە حیسەی قورئان خوێنان بە تایبەتی وەزارەتی ئەوقاف ئەم گلەیە ڕوەکەمە وەزارەتی ئەوقاف کە داوا بکە ساڵانە حیسەی گەلی کوردیتیان نوێنەری ئەو وڵاتانەی کە لەم فیستیڤاڵاندا بەشداریان هەیە و بەشداری دەکەن ئەوان چه پەیامێکیان بۆ کورد و کوردستان هەڵگرتووە یان چیان بە ئێوە گوتووە کە لەبارەی کوردەوە وەکۆڵێ ئێوە نوێنەری کوردن بەڕاستی زۆرێکیان دەستخۆشکەریان لێکردوین و قەت تەسەوری ئەوەیان نەکردووە قورئان خوێنی وا لە گەلی کووردا هەبێ و هۆگریەکی ئاوا لەلایەن خەڵک و گەلی کوردی خۆشەویستەوە هەبێ بۆ ئەم قاریئانە بەڕاستی من شایەتێکی دکتۆر ئەحمەد نوعەینە قورئان خوێنی بەناوبانگی وڵاتی میسر بگێڕمەوە کەوتی زۆر وڵات گەڕاوم لە ئەوروپیەکان و لە وڵاتە موسڵمانەکان تا ئێستا ئیستیقبالێکی ئاوا زۆر بەپێز نەکراوم لە هیچ وڵاتێکە ئەمە قسەی خۆی بوو کەوەی کردم ئەوەندە لە کوردستان خەڵکی هۆگری دەنگی ئێمە و هۆگری ئێمە بوون بەڕاستی ئەمە ئەگەر دلیل بێ دلیلە بۆ ئەوەی کە گەلی کورد هەر لە دێر زەمانەوە ئاشنای قورئان و ئاشنای ئاینی پیرۆزی ئیسلام بووە بەڵێ مامەستا باسم لەوە کرد کە بۆ نمونە ئەو لیژنەیە لەسەر چ پێوەرێ بۆ منە کەسی یەکەم و دووەمی ئەم فیستیڤاڵە یا کەسی سێم و چوارەمی ئەم فیستیڤاڵە هەڵەبژێرێ بۆ نمونە کە یەکێک لە بەشداروانی ئەم فیستیڤاڵە کە پلەی یەکەمی بەدەزێنێ بەپێی دەنگە یان بەپێی ئەوەی کە لە تەجوید و جوان خوێندنەوە دەنگخۆشیە وەکۆڵێ لە هەمویان لە پێشتر بێ عەرزی جەنابتم کرد و ڕوونکردنەوەمدا کە ئێمە ئەم فیستیڤاڵاتانە لوژنەی تەحکیمی نییە کە لوژنەی تەحکیمی نەبێ وەکو کۆنسێرتێک دەرئەکەوێ یعنی لەم فیستیڤاڵەی مەزامیرە یەکەم و دووەم دیاری ناکرێت نەخێر ئێمە نەلەوەی خاڵ ئەمانە فقط کۆنسێرتن نەک پێشبڕکێ ئێمە وامان داناوە لە ئایندەدا ئینشاءڵڵا بتوانین هەرچەند مەسروفاتەکەی زۆر قورستر ئەبێ چونکە پێشبڕکێ بەلایەنی کە بێ کەمەوە ئەبێ 6 بۆ 7 وڵات تایە بەشدار بێ و ئەو وڵاتانە بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە بۆ نمونە بڵێن پەیوەندی لەگەڵ ئەو وڵاتانە بکرێ و نوێنەری خۆیان حافظ و قاریئی خۆیان بنێن هەم لە بواری دەنگخۆشیە و هەم لە بواری دەبەرکردنی قورئانە ئەمما فیستیڤاڵات کە ئەکرێ ئەمانە فقط کۆنسێرتن بە کەسانێکن کە بە ئەزمموی
پێشبڕکێ و مسابقاتە تێپەڕی و نۆپلەی باڵایان هێناوە ئێستا وەکو قورئان خوێنێکی نێودەوڵەتی دێن لە وڵاتان قورئان خوێن. بەڵێ مامۆستا هەست دەکەین ساڵانە بۆ منە جێگۆڕکێ یا ئالوگۆڕ بە شوێنی فیستیڤالەکان ئەکرێ. تا ئێستا بۆ نمونە ئەم قورئان خوێنانەی کوردیا ئەوانەی کە بۆ یەکێکی وەکو خاڵ و مەزامیر تا ئێستا شوێنێکی دیاریکراوتان نییە کە تایبەت بێ بە قورئان خوێندن ئەم هەموو جوانکاری و دیزاین و بۆ نمونە نەخش و دەستڕەنگینیەی کە ساڵانە بۆ فیستیڤاڵی خاڵ و فیستیڤالەکانی ترەکرێ بۆ منە دوای فیستیڤالەکەڵەوە شێنرێتەوە و ئەبێ ساڵێکی تر بۆ یا دووبارە دروست کرێتەوە یان داهاتێکی زۆرتری تێچێ. بیرتان لەوە نەکردوێتەوە کە شوێنێکی تایبەت و جێگیر بۆ ئەم فیستیڤاڵانە بۆ خوێندنی قورئانی پیرۆز تەرخان بکەن و دیاری بکەن؟ وەڵاهی زۆربەی ئەم فیستیڤاڵاتانە لە هەموو عالەمی ئیسلامی و لە جیهانی ئیسلامیە یا ئەبێت لە هەندێک وڵاتە من بینیومە وەکو وڵاتی هند و پاکستان کە لە مەیدانێک و ساحە و دەشتێکی گەورە ئەکرێ و هەندێک شوێن لە ئێرانیش ئەکرێ لە شوێنێکە ئەمە ئەکرێ مەسەرەن ساڵانە نەفسی شوێنە دووبارە بکرێتەوە. ئەمما مەسەرەن هۆڵەکانی ئێمە محەددن، هۆڵی ڕۆشنبیری، هۆڵی تەلاری هونەر ئەمانەمان هەیە. جاری وا هەیە کار و چالاکی تریتیایە، بەهۆی ئەوەی کە کار و چالاکی تریتیایە ئێمە ناتوانین هەموو کاتێک ئەم هینە لەوێ لە نفسی شوێنە دووبارە بکرێتەوە، چونکە ئەکرێت لەوێ ئەو کار و چالاکیانی کە لەلایەن کەسانی ترەوە ئەکرێ دیکۆریان هەبێ، شتی تریان هەبێ، ئەبێ بەڕێگر بۆ ئەوی لەو شوێناین بکرێ. بەڵام وەکو ئەفەرمووی کە قاعەیەکی تایبەت هەبێ ئەمە ناکرێ، لەبەرەوە کارێکی قورسە ئەمە هۆڵێکی تایبەت بکرێ و ئەم هۆڵە بەردەوام بۆ ئەم کارە بکرێ. پێم وابێ لە جیهانی ئیسلامیشە شتێکی وان بەرچاو نەکەوتووە کە تایبەت بێ هەموو ساڵێک لە نفسی شوێنە ئەم کارە دووبارە بکرێتەوە. بەڵێ مامۆستا کورد وەکو میلەتێکی مسلمان کە جەنابەت ئاماژەت بەوە کرد کە وڵاتانی تر بە شانازیەوە لە ئاست و شێوازی خوێندن و دەنگخۆشی کوردیان ڕوانیوە. بۆ نمونە ئەگوترێ ئەوە شێوازی خوێندنی میسری، ئەوە عێراقی، ئەوە هەر وڵاتێکی دە کورد تا ئێستا توانیوێتی شێوازێکی خوێندنی تایبەت بە خۆی هەبێ یام هەرە بێ تەقلید و لاساییکەرەوەی ئەو وڵاتانە بێت؟ ئەوەی ڕاستی بێ دەنگی قیرائی میسری و شێوازی خوێندنی میسری ستاندارە، یعنی ئەم شێوازە قیاسیە لە هەموو مسابقاتە نێودەوڵەتەکانی جیهانەکانە ئەوە بێتە پێوە. بەڵێ شەرت نییە ئێمە قورئان خوێنمان هەیە بە شێوازی کوردی، ئەتوانێت بە مەقامە کوردیەکان بە ئاوازە کوردیەکان قورئان بخوێنێ، بەس بە شەرتێک کە زەرر نەگەێنێ لە بواری تەجوید و وەقف و ئیبتیدا و مەخاریجی حرفە، کە هەر کەسێک قورئان خوێنێ ئەگەر بە شێوازی میسری بخوێنێ و ئەگەر بە شێوازی عێراقی بخوێنێ و ئەگەر بە شێوازی هەر وڵاتێکی تر تەرتیل بێ تەحقیق و تەجوید بێ، ئەگەر هەڵەی تەجویدی کرد مەخارجی حروفەکان تیا هەڵەی کرد و لە بواری وەقف و ئیبتیدا نەیتوانی زەبط بکە و لە مدودەکانە هەڵەی کرد، ئەمە قورئان خوێنێکی سەرکەوتوی پێ ناڵێن و ئەو شێوازە طریقاتە نابێ ئەبێ ئەچێتە بواری قاڵبێکی ترەوە و ئەچێتە بواری ئەوەی تەشبیه نەبێ بە تەلاعوب و یاریکردن بە ئاەتەکانی قورئانی پیرۆز. لەبەرەوە قورئان یاسا و ڕێسای خۆی هەیە کە چۆن ئەخوێنرێتەوە. بۆیە لە جیهانی ئیسلامیە و لە عالەمی ئیسلامیە کۆمەڵێک خوبەرا، کۆمەڵێک شارەزا لە بواری تەجوید و بەڕێوەبردننی فیستیڤاڵات و مسابقاتی نێودەوڵەتی و بواری قورئان و علوم و زانستە قورئانیەکانە لێکیان داوەتەوە کە شێوازی میسری باشترینیانە کە هەم لە فیستیڤاڵە نێودەوڵەتەکانە و هەم لە پێشبڕکێ نێودەوڵەتەکانە پێی ئەدا بکرێ و قاریئی لەسەر پەروەردە بکرێ، قورئان خوێنی لەسەر پەروەردە بکرێ. و ئیلا ئێمە لاریمان نییە کە بە شێوازی عێراقی بخوێنرێت کە شێوازێکی دەوڵەمەندە لە ڕووی مەقاماتەوە و بە شێوازی کوردیش ئەگەر بە مەقاماتە کوردیەکانی شێوازی کوردی تاقی کراوەتەوە یان جەنابەت دەرەڵێ وەڵاهی تاقی کراوەتەوە بەڵام زۆر بەکەم کێشەی هەیە لەگەڵ شێوا تەجوید و بۆ نمونە هەندێک لە مەقامەکان بڵێ هەندێک لە مەقامەکان ناگونجێن لەبەر ئەوەی ئەکرێ سەیرەکەی لە بواری هونەرا کاری پێکراوە، لە بواری گۆرانیە ئیشی پێکراوە، لەبەرەوە ناکرێ عالەمی گۆرانی و عالەمی هونەر عالەمێکی ترە و عالەمی قورئان و قورئان خوێندن و قورئان دۆستان جیهانێکی تر و جیاوازن، لەبەرەوە ناکرێ ئەو جیهانە پێوەری ئەو جیهانە بێنی لەم جیهانە پێوەرەکانی پێ کارەکانی پێ پێوەری بکەیت. لەبەرەوە ئەو شتانە ئەگەر بێنی لە جیهانی گۆرانی و هونەرە هەندێک شتەیە کە ئەکرێ بێنی بێی لە بواری قورئانەت جێبەجێ بکەیت لە بواری سەوتە ئەکەویتە کۆمەڵێک هەڵەوە کە تەجوید و وەقف و ئیبتیدا و زاناکانی زانایانی تەجوید مەجالی پێ نادەن، چونکە تەجوید خۆی تعریفەکەی دیارە کە ئەڵێ پاراستنی زمان بۆ هەڵە نەکردن لە خوێندنەوەی قورئان، ئەمە ینی پێناسەی تەجویدە. لەبەرەوە بە مەقاماتی کوردی
ئێمە وەکو زانایان نەک وەکو من وەکو زانایان کۆی دەنگ ئەوانەی کە شارەزان لە بواری تەجویدا لاریان نییە کە پێی بخوێنێ بە شەرتی ئەوەی کە لە بواری تەجوید وەوقفی ابتیدا و لە بواری مەخارجی حرفا وکوتم هەڵی تیانەکرێت. بەڵێ مامۆستا بەشێ لە بینەران داوای ئەوەیان کردو جەنابێت بە دەنگی خۆت لە بۆ شێوازەی کە جەنابێت دەیخوێنی هەندێک قورئان بخوێنی بزانین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان. ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان. صدق الله العظيم. دەنگش بێ خەمامە سەیان خی گەجەزاراتەوە ئینشاءالله. پێم خۆشە بزانم لەمپەرەکانی بەردەم سازدانی ئەم جۆرە فیستیڤاڵان لە هەرێمی کوردستان جەناب ئاماژەت بە کۆمەڵێ لەمپەر کرد لە ڕووی تێچوون و بۆ نمونە حکومەت بە دەمتانەوە نەهاتووە بە شێوەیەکی گشتی ئەو لەمپەرانەی کە ئەبنە هۆی ئەوەی کە ساڵان لە کاتی خۆیان یان بە شێوەیەکی بەردەوام ئەم فیستیڤاڵان لە هەرێمی کوردستانە ساز نەکرێن و ئەنجام نەدرێن چین ئەو لەمپەرانە؟ بەڵێ زیاتر ئەو لەمپەرانە بە دەرەجەیەک جانبی مادیە لەبەرەوەی ئەم فیستیڤاڵاتانە تێچوویەکی مادی زۆری تێئەچێ ئەبنە هۆی ئەوەی کە زۆر جار ئەم فیستیڤاڵاتانە وەکو پێویست دەرنەکەون لەبەرەوەی کۆمەڵێک میوان ڕووە کاتە وڵاتی هەرێمی کوردستان پێویستە بەوەی کە
بەڕێز و بە حرمەتەوە تعاملی لەگەڵا بکرێەوە لە شوێنێکی چاکادا بنرێەوە کۆمەڵێک مەسروفاتی خۆی هەیە لە ڕووی ئەوەی شوێنی نیشتە جێبوون لەکوێ دابنرێەوە ئەوەی کە مەسروفاتی هاتوچۆی کە دێتە ئەم وڵاتە کۆمەڵێک مەسروفاتی تریش هەیە کە هەروەها لەوەی کە هەدەیەکی تەقدیمەکرێ کە یەتە ئەم وڵاتە لەبەرەوەی کۆمەڵێک تێچووی تر هەیە یعنی لە بواری مەسەلەن فەنیە لە بواری دیکۆرایە لە بواری کۆمەڵێک شتایە مەسەلەن کۆمەڵێک تێچووی تێئەچێەوە ئەبێتە هۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم بەڕەسمینێتە پێشەوە و ئەمە لە ئەستۆ بگرێ پەنابەرین بۆ کۆمەڵێک سەرمایهدار لە هەرێمی کوردستانە زۆر جار ئەم سەرمایهدارانە کە خوای گەورە پاداشتی خێران باتەوە کەم تا زۆر قسووریان نەکردووە دەستیان بەڕووی خەڵکەوە نەناوە بەڕووی ئەمەشەوە نەناوە خوای گەورە پاداشتی خێریان باتەوە بۆ هەموو فیستیڤالەتەکان کە کراوە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر جار هەبووە نەکراوە بە پێی پێویست هاوکاری بکرێن بەدەر لە حیزبەکان و بەدەر لە سەرمایهدارەکان ساڵانە کۆمەڵی ڕێکخرا و بۆ منە یارمەتی دەر و چالاکن لەم جۆرە فیستیڤالانە و یارمەتی قورآن خوێنەکان یارمەتی ئەم جۆرە فیستیڤالانە دەن جەنابتان کێ زۆر ڕۆڵی هەبووە لەوەی کە ئەم جۆرە فیستیڤالانە بە شێوەیەکی باش لە ڕووی معنەوی و سازدان و یارمەتیدانی ئێوە ڕۆڵی هەبووە بەڕاستی کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک کەسایەتی و ڕێکخراو پشگیریان کردوین و کار ئاسانیان بۆ کردین و شخصیاتی بە حرمەت زۆر پشگیریان کردوین دامەزراوی مەزامین کە وەک خۆی وەکو ڕێکخراوێکە لە پشت ئەم فیستیڤالاتانەوەیە ئەم فیستیڤالاتەوەیە کە بە ناوی مەزامیرە ئەمە یەک پاش ئەوە لێرە جێی خۆیەتی کە سوپاسی ڕێکخراوی قوتابیان بکەم کە زۆر بە جوانی و بە دەمەوە هاتن کارەکانن بۆ ئاسانکردن خوای گەورە پاداشتی خێران بداتەوە هەروەها بە پێویستی ئەزانم ڕێز و حرمەتم هەبێ بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی کە زۆر کار ئاسانیان بۆ کردین و بەڕێز بەڕێوەبەری نشینگەی سلێمانی کاک ساڵح و هەروەها کاک سەید ئەحمەد بەرزنجی و کۆمەڵێک شخصیاتی تر کە کار ئاسانیان بۆ کردین و پشتگیریان کردوین و توانویانە لە ڕووی معنەویاتەوە کار ئاسانی لە کارەکان و چالاکیەکانمانە بتوانن کار ئاسانیمان بۆ بکەن خی گەورە پاداشتی خێریان باتەوە من کاتی بەرنامەکەم زۆری نەماوە شتێک لەبارەی گرنگی و بایەخی ئەم فیستیڤالانە ئێمە نەمان پرسی بێ پێویست بکات جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن و بیکەنە کۆتا پەیامی ئەم بەرنامەیەشمان وەڵاهی من بەس ئەوەنە ئەڵێم کە داواکارێکم ڕۆکەمە حکوومەتی هەرێم دووبارە و بە وەزارەتی ئەوقاف بالئەخەس ئێمە کۆمەڵێک گەنجین لەم ڕێکخراوانە کە لە هەروەها لەوەی کە لە شارەکانی تریشا هەیە کە لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک و لە شارەکانی تریشا هەیە دایمەن حەز ئەکەن ئەم فیستیڤالاتانە و ئەم پێشبڕکیانە دووبارە بێتەوە لە وڵاتە هەر ئەوە نەبێت کە مەسەلەن مەزامیر بتوانێت ساڵانە ئەمە بکە یان خاڵ بتوانێت ئەمە بیکە چکە شوێنانی تریش حەز ئەکەن و ئارەزومەندن کە ئەمایان لای ئەوان بکرێ ئەکرێت هەندێک لەمپەر هەبێ لە ڕێگەیانە نەتوان ئەمانە ئەنجام بدەن بۆیە من داواکاریەکەم بۆ یەکەم بۆ حکوومەتی هەرێم ئەوەیە کە کار ئاسانی بۆ ئەم کارانە بکە ساڵانە کار ئاسانیمان بۆ بکە لە ڕووی مادی و معنەویەوە بە تایبەتی وەزارەتی ئەوقاف هەماهەنگ من لەگەڵمانە بۆ ئەم کارانە و دووەم ڕۆکەمە سەرمایەدارانی کوردستان و ئەڵێم یەکەم ئەڵێم خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە بۆی کە بەشداریتان کرد دووەمیش ئەڵێم داواکارین کە لە ساڵانی ئایندەدا زیاتر بێنە پێشەوە و ببن بە سپۆنسەری ڕسمی کارەکانمان بۆ ئەوەی ئەم کارە قورئانی هەمیشە بەردەوام بێت لە ناوگەلی کوردستان. مامۆستا زۆر سپاس دەکەین خوای گەورە پاداشتی ئێوەش و هەموو قورئان خوێنانی کورد بداتەوە. زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونەوەی باس بۆ کەناڵی پێم. بینەرانی بەڕێز بەم شێوەیە ژاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.